لەبەرامبەر ئەوەی داوای ڕوخانی مەزارگەکانی شیعی کردبوو، ژمارەیەک خۆپشاندەر لە بابل ئاگریان لە نووسینگەی مەرجەعێکی ئاینی شیعە بەردا. ژمارەیەکی زۆر خۆپشاندەر لە پارێزگای بابل لە ناوەڕاستی عێراق ڕژانە سەر شەقامەکان و نووسینگەی مەحموود سەرخی کەسایەتی ئاینی شیعەیان سووتاند. ئەمەش دوای ئەوەی یەکێک لە وتاربێژەکانی سەر بەو مەرجەعە ئاینیە داوای ڕوخاندنی مەزارگەکانی شیعی کردبوو لە عێراق. لای خۆیەوە دەستگای یاسایشی نیشتیمانی عێراق ڕایگەیاند ئەو کەسەیان دەستگیر کردووە کە لە ڕێگای بڵاوکردنەوەی گرتەیەکی ڤیدیۆییەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داوای ڕوخاندنی مەزارگە ئاینیەکانی کرد. هاوکات فەرماندەیی پۆلیسی پارێزگای بابل بڕیاریدا سەرجەم بارەگا و حسێنیەکانی سەر بەو مەرجەعە شیعیە لە پارێزگاکە دابخات. لە کاردانەوەی ڕووداوەکەدا موقتەدا سەدر هاتە سەرهێڵ و داوای کرد ڕێگری بکرێ لە بڵاوکردنەوەی بیرروباوەڕی خراپ و ناڕاست لە ناو کۆمەڵگەی عێراقیدا. ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند هەندێک کەس کە سەر بە سەرخین و نازانم ئایا ئەو خۆی ئاگادارەیان نا، بەڵام دەیانەوێ کۆمەڵێک بیری لادەر بخەنە ناو مەزهەب و بیرروباوەڕی شیعی جەعفەریەوە. دوایینیشیان وتارخوێنی هەینی ئەو کۆمەڵەیە لە بابل کە داوای ڕوخاندنی مەزارگەکانی شیعی عێراقی کردووە. سەدر هۆشداری داوە تەنها ماوەی 3 ڕۆژ چاوەڕوانەکە تاوەکو سەرخی بێبەریبوونی خۆی لە وتاربێژە ڕابگەێنێ، ئەگەرنا ناچار دەبێ خۆی مامەڵە لەگەڵ ئەو هاوشێوەکانی بکە بەو شێوازەی کە شایەنیانە. مەحموود سەرخی یەکێکە لە مەرجەعەکانی شیعە و دەیان هەزار لایەنگر و شوێنکەوتەی لە ناوەڕاست و باشووری عێراق بە تایبەت کەربەلا و ناسریە و دیوانیە و بەسڕە هەیە. بەوە ناسراوە بەردەوام ڕەخنەی توند لە پارتە شیعە باڵادەستەکانی عێراق دەگرێ. تەنانەت زۆرێک لە هەڵوێست و لێدوانەکانی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراقیش ڕەت دەکاتەوە. باوترینیشیان ئەوە بوو ساڵی 2014 فتوای سیستانی ڕەت کردەوە لەبارەی ڕاگەیاندنی جیهاد لە دژی داعش. سەرخی لە دایکبووی ساڵی 1964 کازمیەی بەغدایە و دەرچووی کۆلێژی ئەندازیاریە لە زانکۆی بەغداد. هەتا ساڵی 1994 نەچوەتە حەوزەی زانستی شیعەکان لە شاری نەجەف. من السابق نصحنا قلنا لا تجعلوا الناس تضطر. ئێستا مەحموود سەرخی لێکۆڵەرە و خاوەنی دەیان کتێب و نامیلکەیە لە بوارە جیاوازە ئاینی و مەزهەبیەکاندا. بە یەکێک لەو مەرجەع و زانە ئاینیانەی مەزهەبی شیعەش ناسراوە کەمیان ڕەوە و بانگەشەی دەوڵەتێک دەکا هەمووان تایدا جێگەیان بێتەوە بەبێ ڕەچاوکردنی نەتەوە و ئاین و مەزهەب. ليس بعالم، ليس بمجتهد، ليس عنده الخبرة، عميل فاسق بعناوين